سەرۆکی ئەمریکا لەبارەی کرانەوەی تەنگەی هۆرمۆز و ڕێکەوتن لەگەڵ ئێران قسەی کردو و دەڵێت کە دانوستانەکان بەردەوامن و گەشتبینی خۆیشی بۆ گەیشتن بە ڕێکەوتنە دەربڕیوە. هەروەها دوو فەرمانی تایبەتی واژۆ کردووە سەبارەت بە مافی هاوڵاتی بوونی ئەو منداڵانەی کە لە ئەمریکا و لەو دایک و باوکانەی لەدایک دەبن کە هاوڵاتی ئەمریکانیان. بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەم مژارانە و هەر بابەتێکی دیکەی نوێ لە کۆشکی سپیەوە دەچینە لای هاوکارمان هیوا سەلام. هیوا ئەمڕۆ زانیاری نوێ چی هەیە لە حکوومەتی ئەمریکا و لە کۆشکی سپیەوە؟ بەفرا با بە نوێترین زانیاری دەست پێ بکەین کە کەمێکی تر کاتژمێر 3 بە کاتی واشنگتن سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە وەزارەتی دەرەوە دەبێت لەوێ کۆبوونەوەیەکی تایبەتی هەیە لەگەڵ کۆمەڵێک ئەو کەسانەی کە وەبەرهێنان دەکەن لە بواری کانزا سروشتیەکان. ئەمەش لە چوارچێوەی استراتیژیەکە کە 12 بلیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەلوپەل و کانزای سروشتی پێویستی هەبێت لە داهاتوودا بەکاری بێنن. دۆناڵد ترامپ دەربارەی ئێران قسەی کرد، گوتی کە گەشتبینە و نزیکن لە ڕێکەوتن و گفتوگۆکانیش بۆ ئەو مەبەستە لەگەڵ ئێران بەردەوامە. هەروەها دەربارەی هەبوون و دەنگۆی کەمبوونەوەی چەک لە ئەمریکا قسەی کرد، گوتی لە ئێستادا سوپای ئەمریکا بێسنوور چەکی پێویستی هەیە و هیچ کەمبوونەوەیەک ڕووی نەداوە، بەڵام زیادکردنی وەبەرهێنان و کۆمەڵی کارگەی نوێ دروست دەکەن بۆ دروستکردنی چەند موشکێکی نوێ کە ئەو ناوی چەند موشکێکیشی هێنا. لەو بارەیەوە با سەیری راپۆرتێک بکەین سەرەتا. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا شەقامی ئەمریکی دڵنیا دەکاتەوە کە ڕێکەوتن لەگەڵ ئێران زۆر نزیکە و بەم زوانە نرخی سوتەمەنی دەگەڕێتەوە ئاستی پێش جەنگەکە. پێم وایە کە هەموو شتێک باشە. من خۆم لە گفتوگۆکاندام و دەڵێم هەموو شتێک باش دەڕات. لە هەمان کاتدا سەرۆکی ئەمریکا لێدوانی سەبارەت بە ڕێژەی چەکی ئەمریکی و زیادکردن لە وەبەرهێنان داوە. ترامپ دەڵێ ئەمریکا چەکی پێویستی بە زیادەوە هەیە، بەڵام هێشتا زیاتریش بەرهەم دەهێنێت. چەند جۆرە چەکێکی زۆر بەهێزمان هەیە و ژمارەیان بێ سنوورە. بۆ هەندێک چەکی دیکە پێویستمان بە زیاترە و کارگەرەکانی بەرهەمهێنانیش بەردەوامن لە دروستکردنی بنکەی نوێ بۆ بەرهەمهێنانی پاتریۆت و توماهۆک و هەموو جۆرە چەکان. ئەم لێدوانانە لە کاتێکدان کە لانی ئێرانیش پشتڕاستی کردووەتەوە کە لەگەڵ وڵاتی عومان گەیشتونە ڕێکەوتنێک و بەم زوانە ئیمزا لەسەر ڕێکەوتنەکە دەکەن کە تایبەت دەبێت بە کردنەوەی گەروی هورمز. بەڵێ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دوو فەرمانی نوێشی واژۆ کردووە دوێنێ ئێوارە سەبارەت بەو منداڵانەی کە ڕەگەزنامەی ئەمریکی وەردەگرن لەو دایک و باوکانەی کە ئەمریکی نین و لە ناوخۆی ئەمریکا و منداڵانە لەدایک دەبن. باشە هیوا ئەو فەرمانێن کۆ سەرۆک ترامپ ئەمزەکردنە یان یان چنە ینی بەلکیش بۆ بینەرێن مە هەنێک ژوان گرنگیا وێ هەبن. بەڵێ سیروان دوو فەرمانن. فەرمانی یەکەم تایبەتە بە ئەو منداڵانەی کە دایک و باوکیان کارمەندی باڵیۆزخانەکانن، کارمەندی کونسوڵخانەکانن، بەڵام ئەمریکی نین. هەروەها ئەو منداڵانەی کە دایک و باوکیان یەکێکیان لە کاروباری تیرۆریستیەوە یان لە کاروباری ساختە تێوەگلاون. ئیدر ئەو منداڵانە مافی ئەوەیان نامینێ کە ڕەگەزنامەی ئەمریکی وەرگرن ئەگەر لە ناوخۆی ئەمریکاش لەدایک بن. بابەتێکی دووەم فەرمانی دووەم تایبەتە بە کە ئەوەی پێی دەڵێن گەشتی لەدایک بوون. کۆمەڵی خەڵک لەبەرەوەی هەر کەسێک هەر منداڵێک لە ناو خاکی ئەمریکا لەدایک بێت پێشتر ڕەگەزنامەی ئەمریکی پێدەدرا. ئیتر کۆمەڵێک لە خەڵکی وڵاتان ئەمەیان وەکو هەلوەرگرت بوو کاتێک دووگیان دەبوون دایکەکە گەشتی بۆ ئەمریکا دەکرد بۆ ئەوی منداڵەکان ڕەگەزنامەی ئەمریکی وەربگرن. لەمە دوا ڕێوشوێنەکانی ویزا تەواو تونند و تۆڵ دەکرێن بۆ ئەوەی ئەو کەسانە نەتوانن داخلی ئەمریکا بن و بەم شێوەیە فێڵ و لە سیستەمی ئەمریکی بکەن و بتوانن ڕەگەزنامەی ئەمریکی وەربگرن. بەڵێ هیوا سەلام پایانەری دەنگی ئەمریکا بۆ کۆشکی سپی سپاس بۆ ئەم راپۆرتە.